یەکێکتر لە گفتوگۆکانی ئەمڕۆمان بەداخەوە لە یەک دو هەفتەی ڕابردووە ڕووداوی زۆر ناخۆش لە هەرێمی کوردستانە ڕوویان ناوە تا ڕادەیەک هەموو هەرێمی کوردستان پرسەبار بوو بە تایبەت بەهۆی تەقینی تانکی غازەوە بینی کارەساتێکی گەورەی لێکەوتەوە ژمارەیەکی زۆر هاوڵاتیان نیشتیمانە بوونە قوربانی هەواڵەکان هەواڵی ناخۆش بوون لە میدیاوە. بابزانین سیرکردنی ئەم هەواڵانە گرنگیدان بەم هەواڵانە ئەوەی کە هاوڵاتی دانیشە بە دیار ئەم هەواڵانەوە بە بەردەوام هەواڵی ناخۆش ئەبینێ چ کاریگەریەکی لەسەر ڕەفتاری ڕۆژانەی هەیە. ئێمە چۆن ساڵ بین بەسەر خۆمانە بۆی کە ئەم ڕووداوە ناخۆشانە لە ڕەفتاری ڕۆژانەمانە ڕنگ نهاتەوە. ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر دانیال سعدی کە بەڕێزان پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکانن. دکتۆر سڵاو لێ سڵاو لێ بەخێر بێ سەرچاو. مەمنون. ئەو پێشەکەی کەوتم ڕووداوی زۆر ناخۆش ڕوویە ئەم یەک دوو هەفتەی ڕابردوو بەداخەوە ئەو ڕووداوە ناخۆشانی ئەیان بینین هەر ئەوەیە ئەو کاتی کە ئەیان بینین متاسیرە بین پێیان کاریگەرە بین پێیان یان ئەوەی کە ئەمێننەوە لە بەشێکی مێشکمانە لە لاشعورمانە و ڕەنگە لەسەر ڕەفتاری ڕۆژانەمان لە ئایندیا دەرکەوێتەوە. بە تەکید ڕووداوەکان زۆر تەسیریان هەیە لەسەر لایەنی سلوکی هەڵسوکەوت لایەنی ویژدانی لایەنی معریفی لەسەر ئەم سێ لایەنەی کەسەکان کاریگەریان هەیە. ئێمە ئەگەر سەیری مەوزوعەکەکەین بەم شێوە سەیرەکەین. یەکەم شوێنەی ئەو شوێنانی کە هەواڵەکانی لێ ئەگەیەنرێت ئایا زۆر زیایی کرۆجاران هەر تەلەڤیزیۆن هەبوو پێشتر هەر ڕادیۆ هەبوو ئێستا مۆبایلی زیرەک دروست بۆ فەیسبوک دروست بۆ ئەنواع و ئەشکال کەناڵ و هەر کەسێک هەڵەسێ کەناڵێکی ئیخباری بۆ خۆی دروست ئەکات و بەو شێوەیە مەزدەرەکە. ئیتر گەیاندنی شێوازی هەواڵەکە چۆنە بە چ شێوەیەک ئەگەیەنرێت ئەوش بابەتێکی تری دوور و درێژە ینی کە قسەی لێ بکرێت. دوو ئەو کەسی کە گوێی لێ ئەگرێت ئەو کەسی کە ئەی بینێت ئەو کەسی کە سەیری ئەکاتە ینی هەم گوێگر کە کەم بۆ تۆ ئێستا سیرکرد زۆر بووە و هەم ئەو کەسی کە سیر ئەکا شێوازی داڕشتنی هەواڵەکەش ئەوە خۆی بۆ خۆی بابەتێکی ترە. ئێستا ئەگەر سەیری هەواڵەکان بکەین دوو جۆر جیل دروست بووە لە ناو خەڵکیە. جیلێکیان جیلی خەڵکانی لاموبالات بوو. لاموبالات ئەوەی کە گوێ نهاتە هیچ شتێک دنیا کاول بوو ئەبێ بە شەڕینەوەوی ئەوە نامێنێ ئەوە تەقیەوە ئەوە وای لێ هات ئەوە هێرشی وشکانی ئەکاتە سەر کوردستان ئەویان بە تارە یای لە کوردستان ئەویان بە درۆنیای لە کوردستان ینی زۆر لاموبالاتە هەر هیچ گوێشی ناتێ نەوعێک لە مقاومە نەوعێک لە مەناعی بۆ دروست بووە بەعزێکیشی ئەوەیە کە لاموبالاتە بە هەموو هەواڵێک جاچیە. بەعکسەوە مەجموعەیەکی کەژیان جیلی دووهەم یا وەجبەی دووهەمی خەڵک لەو جۆرە خەڵکانن کە زۆر متەئسیرە بن بە هەواڵەکان زۆر تەئسیریان لێ ئەکات تەئسیر لە لایەنی دەرونیان ئەکات تەئسیر لە لایەنی جەستەییان ئەکات تەئسیر لە هەموو لایەنەکانیان ئەکات. ئەم دوو جۆرە لە خەڵک هەیە لەنا ینی پیا بۆ لە کوردستانیشە. با بێنە سەر شێوازی گەیاندنی هەواڵەکە کە ئەمڕۆ بەداخەوە بە بۆنەی زۆربوونی تەواصلی ئیجتیماعی و بە بۆنەی ئەم سۆشیەل میدیا و بە بۆنەی ئەم فەیسبوک و بە بۆنەی ئەم سمارتفۆن وشتانەوە هەر کەسێ بۆ خۆی هەڵەسێت و هینێک دروست ئەکات ینی هەواڵێکی کەناڵێکی هەواڵی دروست ئەکات دەستەکات بە گەیاندنی هەواڵەکە بە شێوەیەک دای ئەڕێژێ کە خەڵکان کەمەندکێش ئەکا بۆ خۆی بە ئوسلوبێک کە ئیش لەسەر لایەنی دەرونی کەسەکان ئەکاتە. ینی بە نمونەیەک ئێڵەمەوە لەم ڕۆژانە یەکێک لە کەناڵەکان یەکێک لە کەناڵە ئیخباریەکانی کە لە فەیسبووکوانە چالاکن لە ساڵی 1970 ینی 46 ساڵ 47 ساڵ لەمەوە پێش 46 ساڵ لەمەوە پێش دوو کەس لە دەیەکی کوردستانە لە سوچێکا بۆ بە شەڕیان ئەو هەواڵەی تازە ئەکردو گەرمێ کردو کە لە نێوان دوو کەسە ئەو لە نێوان دوو لایەنە دوو تەرەفە ئەو لایەن و تەرەفانە لەوانەیە لەو کاتە ئەندامەکانیان لە مەرحەلەی مراهقە بوو بن حیزبەکانیشان لە مەرحەلەی مراهقە بوو بن. باشە تۆ مەبەستت چی ئەم هەواڵە زیینوو ئەەکەیتەوە بە شێوەیەک تووشی خوێیەکەی بە شێوەیە ئەگەێنی کە ئەنەما ئیتر ئیمڕۆ ڕوویاوە مەبەستێک هەیە لە پشتی ئەمەوە
چی ئەکا لە خەڵک بدەوێت و نەتەوێت وا ئەکا لە خەڵک نوعێک لە ئیزدراع نوعێک لە قێزبوونەوە نوعێک لە بێزران نوعێک لە لامبالات نوعێک لە ئەوە دروست ئەکا لە لای خەڵک چی هەیە لە پشتی ئەم هەواڵەوە کە ئێستا تۆ گەرمی ئەەکەیت و ئاوا بە گەرمی و بە گوڕی و بە حەماسەت و بە سەوتێکی جەهوریەوە ئەیگەێنی بۆ خەڵکە بدەوێت و نەتەوێت تەسی لە خەڵکەکە من لە یەکێک لە کەناڵە مەشهورەکانی کوردستانە ئەوم باس کردوتم بڕێک لە توشبوونی قەلەقی و بڕێک لە توشبوونی خەمۆکی و بڕێک لە توشبوونی تۆقینی خەڵکانی ئەم وڵاتەوە پرسیاری ئەویان لێ کرد هین ئایا زیاد بۆ تنبەڵە زیاد بۆ زۆر زیاد بووە نەخۆشی قەلەقی و نەخۆشی تۆقین و نەخۆشی خەمۆکی هۆکارەکە چوتم بڕێکی ئێوەن وتم بڕێکی ئەوتی بۆ وتم من گوێم گرتووە لە هەواڵەکان نۆ هەواڵتان خوێنەوە هەشتی خەبەری ناخۆش بوو ئایا شتی خۆش ڕووی نایەوە لەم وڵاتە شتی باش ڕووی نایەوە ئایا ناتوان بەم سەوتە جەهوریە بەم شێوازە نەیگەێنن ئەوە نەما مەعاژ نەما پارە نەما باران نەبارێ باران نابارێ لافاوە بێ لافاو نابێ ئیخباری ناخۆش هەمووی وتم یەک هەواڵی کە خۆش بوو ئەوش عەلاقەی بە ئێمەوە نەبوو بە کوردستانەوە نەبوو باشە دکتۆرەز ناکەی واقعەکە بەداخەوە بەو شێوەیە واقعەکە شتی زۆری تایە واقعەکە کۆمەڵی هەواڵی باشی تایە کۆمەڵی هەواڵی زۆر چاکی تایە هەر ئێستا ژێرنووسەکانی کورسات نیوزم خوێنەوە یعنی شتی زۆر باشی تایە جوتیارەکان زەویەکانیان کێڵا دوای ئەوەی کە بارانێکی باش باری مەسەرەن ئەوای لێ هادا یعنی شتی زۆر چاکی تایە بەڵێ ڕاستە هەواڵی زۆر ناخۆش هەیە بەڵێ ڕاستە بەڵام هەواڵی خۆشیش هەیە تۆ ئەبێ نیوترال بیت تۆ ئەبێ بزانی بۆ کێ قسە ئەەکەی خەڵکێک خۆی لێوان لێوە لە فرستریشن لە بێتاقەتی بێهیوایی ئیحباط خەڵکی خۆی لێوان لێوە لەوە خەڵکی خۆی پڕە لەوە خەڵکێک خۆی کەئیبە بێتاقەتە دڵی تەنگە خەمۆکە باشە تۆ هەواڵ بۆ ئەم خەڵکە ئەخوێنیتەوە ئەبێ ئەو هەواڵانەی کە ئەمرینین ڕەشبینین بخوێنیتەوە یا ئەو هەواڵانەی کە گەشببینین و نەمرینین بخوێنیتەوە کام هەواڵە ئەیە بەگوێ ئەوەنەی کە تووشی ئیحباڵی ئەەکەی ئەو خەڵکە لایەنێک تەرەفێک ئیخبارێک قەناتێکی ئیعلامی لەسەر بێهیواکردنی خەڵک خۆی دروستکە ئەبێ چۆن ینی چۆن سەیری ئەو لایەنە ئەو تەرەف ئەو قەناتە ئیخبارەکەی لەگەڵ لایەنێکە لەسەر هیوا بەخشین بە خەڵک خۆی دروست باشە دکتۆرەمە زیاتر بۆ پەیامەکە زیاتر بۆ میدیاکان بوو دوا پرسیارم هاوڵاتی توانێت چی بکات لە دۆخێکی وهەیە ئایا تۆزە دوورکەوێتەوە لەو هەموو هەواڵە ناخۆشە پرسیارێکی زۆر جوانە هاوڵاتی چی بکە ئێمە وتمانێکێک یەکێک لە هۆکارەکان کە ئیحباط و خەمۆکی و بێتاقەتی و قەلەقی و تۆقین دروستەکان لای خەڵک ئەو هەواڵە ئەم ڕەشبینە ناخۆشانەیە کە لە سوچێکی دنیاە مەسەرەن دوو کەس ئەبێ بە شەڕیان تۆ ئەکسەریە ئەکەی بە مانشێتی هەواڵەکەی خۆت مەسەرەن بۆ نمونە ڕووداوێکی ناخۆش ڕوئە تۆ ئەیکەی بە مانشێتی خۆت و بە پەلە و سوورێکیشی بۆ دانیت بە مانشێتێکی سوور و ئەنووسی بە پەلە نەها ئەمە بتەوێت و نەتەوێت جۆرێک لە ینی وا لە خەڵکەکە یاوە کووتمان بەرەو لاموبالات بڕوان گوێناتە هیچ شتێک یاوا لە خەڵکەکە ئەکات جۆرێک ئەوەنەی کە ئیحباط و بینەکەی زۆرە بێت هاوڵاتی چی بکە هاوڵاتی ئەبێ ئەوەنە بەهێز بێ لە ڕووی دەرونیەوە فیلتەری دەرونی بۆ خۆی دروست بە زۆر ئاساییە هەموو تەلەفۆنە جواب نەیتەوە زۆر ئاساییە هەموو نامەیە جواب زۆر ئاساییە هەموو ئەکاونتێ نەکەیتەوە ئەگەر سەر مانشێتەکەشی زۆر بەڕاق و زۆر ڕەونەقدار و زۆر بە شێوەیەکی ئەوە زۆر ئاساییە هەموو ئەکاونتێک فۆڵۆ نەکەیت یعنی ئەوەنە بەهێز بیت لە ڕووی بتانی فیلتەرێک بۆ دەرونی خۆت بۆ مێشکی خۆت بۆ چاوی خۆت بۆ گوێچکەی خۆت نێڵی هەموو هەواڵێ بڕوا بە گوێتە نێڵی هەموو هەواڵێ بخوێنیتەوە ئەو فیلتەرە مهمە سپاس بۆ ڕوونکردنەوەکانە دکتۆر پەیوانی هەمومان بەو شێوازە ڕەفتار بکەین سپاس بە ئامادەبوونە زۆر سپاس دەست خۆش بێت